سڵاوتان لێبێتن. زۆر جار باس لە کەموکوڕی لە سێکتەری تەندروستی دەکرێت. زۆر جار سێکتەری تەندروستی دەکەوێتە بەر گلەیی و گازاندەی هاوڵاتیان دەربارەی ئەوەی کە هەندێک جار لە خزمەتگوزاری و پێداویستیەکان وەکو پێویست نییە. ئێمە لەم بەرنامەیە تایبەتمان کردووە دەپرسین کە ئایا ئەگەر هاتوو کوردستان هەرێمی کوردستان ببێتە دەوڵەتێکی سەربەخۆ پاش ئەنجامدانی ڕێفراندۆم چی لە بواری تەندروستی دەگۆڕێت؟ ئایا مانەوەمان لە چوارچێوەی عێراقدا هیچ هۆکارێک بە بۆ ئەوەی کە کەرتی تەندروستی نەگاتە ئاستی پێویست و هەروەها دەپرسین کە دەوڵەت ڕاگەیاندرا چۆن کەرتی تەندروستی پێشتر دەکەوێت. ئەم پرسیارانە لەگەڵ کەسانێک ئاڵوگۆڕ دەکەین وەڵامەکان لەوان وەردەگرین کە ئەوان بە درێژایی ماوەیەکی زۆر لە بواری تەندروستیە کاریان کردووە. زۆربەی هەنگاوەکان و قۆناغەکانیان لە چەندین بارودۆخی سیاسی و ئابووریدا تێپەڕانەوە. ئەوانیش بریتین لە هەریەکە لە بەڕێزان دکتۆر ئەمیر شید چەلەبی نەقیبی سەندیکای دەرمانسازانی کوردستان، واروها دکتۆر ڕێبین عەزیز نەقیبی سەندیکای پزیشکانی ددان و کاک بەهادی محەممەد کە ئەویش جێگری سەندیکای کارمەندانی تەندروستیە بەخێربێن سەر و سەرچاو. دکتۆر ئەمیر لە بەڕێزت دەست پێ بکەم، ئەگەر هاتوو کورد بێ بە دەوڵەت پێشتر کە بەڕێزیشت لە شۆڕشەکانی کوردستان هەر لە شۆڕشی ئەیلولەوە دەست پێ کردووە و وەکو جگەل لەوەی کە کاری پزیشکی خۆت وەکو دەرمانسازێک بەجێگەیاندووە لەگەڵ خەبات و تێگۆشانی گەلی کووردا بەردەوام بووی. بەڕای تو ئەگەر هاتوو دەوڵەتی کوردستان دروست بێت چ لەم بارودۆخە تەندروستی ئێستا کە هەیە دەگۆڕێ ئەگەر مقارنەیەکەین بەو قۆناغانی پێشووتر کە هەبوو؟ دەستان خۆشێ بۆ ئەم بەرنامەیە. بە دوو قۆناغی فعلی بۆ باس بکەم کە منی تێدا بووم بە فعلی. یەکیان شۆڕشی ئەیلول بوو. شۆڕشی ئەیلول تەقریبەن ئەو کاتە بڵێن ناوچە ڕزگارکراوەکان وەکو دەوڵەت تێوا بووین، یعنی ئەمانی عامە هەبوو وەکو حکومەت تێوا بووین. دەربارەی تەندروستی و دەرمان و ئەم شتانە زۆر بە ڕێک و پێشی ئەمان برد بەڕێوە لەو کاتێک کە پێشمەرگە لە جەب هەبوو و یەک کۆمەڵ خەڵکیش لە ناوچە ڕزگارکراوەکان هەبوون، ئیتر بە پێشمەرگە و بە هاوڵاتی و ئەمانە هەموو پێویستیان بە تەندروستی بوو. تەبعاً لەبەر ئەوە ئەو قۆناغەم دیوە ئەتوانم دڵنیایی بە خۆم و بە خەڵک دەمکەوە ئەگەر هاتووی ئێمە ڕیفراندۆم کراوە سربەخۆییمان ئیعلان کرد و ئینشاءڵڵا ئەبێت هیچ گرفتێکمان نابێت، چونکە ئەمە قۆناغێکم بۆ باز کردی کە قۆناغێکی زۆر سەختیش بوو لە ژیانە، هیچ پێکیشوان نەکەوت، نەبووە دەرمان نەبووە ناحی پێداویستی تەندروستی. یعنی خبرەیەکی باشمان هەیە لەو بەڵێ. قۆناغی دووەم بۆ باز بکەم دوای ڕاپەڕین بەغدا تەقریبەن هەموو شتی لێبڕی بووین، بە ناو شتی بۆ دەناردین، بەڵام هەمووی لە کەرکووک و لە مووسڵ حجزەکرا نەدەهات، هەتاوەکو دەرمانی پرایڤت بڵین ئەوەی کە بۆ سەیدەلیات و بۆ خەستەخانی ئەهلی و ئەمانش دەهات کە بە پارە دەهات ئەویشی نەدەهێش بێت. ئەوەشمان تێپەڕاند، ئەویش بە سەرکەوتوی تێمان پەڕان، ئەویش بە هیمەتی بەعزێ خەڵک کە لەم دی و لەودی و دەرمانی بۆ هێناین پێداویستی پزیشکی بۆ هێناین، ئەوشمان تێپەڕان. یعنی ئێمە هینێکمانەیە تەجروبەیەکمانەیە وەکو کورد بەڕاستی لە ناخۆشترین کاتا توانیومانە خۆمان ئیداری خۆمان بکەین. اینجا ئێستا حدودمان کراوە دەبێ و فڕۆکە خانەمان هەیە و پاشان کورد ئەمڕۆ لە دەرەوە لە مەحافلی دووەلی ناوێکی هەیە و پاڵپشتێکی هەیە. لەبەرەوە من پێم وابێ هیچ گرفتێکی وامان بۆ دروست نابێ ناحیەی دەرمان و تەندروستی، بە عەکسەوە. بە ئەمەشی بۆ باس بکەم، هەندێک شەریکاتی ڕەسەنی دەرمان هەیە، ئێستا دەرمان نانێرن بۆ کوردستان ڕاستەوخۆ، بەڕێی بەغدا ئینێرن. ئەو بیانویان هەیە کەوا ئەڵێن بەغدا حکوومەتێکی مرکزیە و مسجلە لێوێن و ئێوە حکوومەت نین، یعنی وامان پێ دەڵێن دەرمانە چێتە بەغدا ئینجا لێوەیەت بۆ ئێرە. و ئەوەش گرفتێکی زۆری بۆ دروستکردوین بەڕاستی لە ناحی هێنانی دەرمان و دەرمانی ڕەسەن و تەوفیری دەرمان کەوای لێ بکە بەعزێ جار ئەو براندە باشانە لەوێ قۆرخ بکرێ یان مشکلیان بۆ دروست بگرێ بە تەواوەتی نەگاتە کوردستان. بەڵێ زۆر تەواو قسە کرد. اینجا ئیسا حالیان ئەوەمان توش بووە
زۆر شەریکات هەیە لێرە این ناکاتەوە وەکی لێرە دانانێ لەبەرەوەی پێویستی بە شتێکی مرکزیە کابێ لە پایتەختی مرکزی ئەساسن هەندێکی لە بەغداش داینانی ئەڵێ وەزعکە تاو نییە لە دەوروبەر هەیەی لە بەیروتێتی لە عەمان هەیەی ئەگەر ئێمە سەر بەخۆی خۆمان وەرگرت و دەوڵەتێکی ئاوا بە قۆت و مستەقر بین ئەو وەختەی تر بێگومانیان یەکسەر ڕاستەوخۆ تەعامل لەگەڵ ئێمەکەن ئەمە ناحەیە ئەوە ناحەیەکی تر هەر بۆ بینەران بزانن با هەموو نەقاباتیش ینی و حەقیقەتە بزانن کەوا ئێمە دوو جار هەوڵماندا و لە 2012 2015 کەوا بین بە ئەندامی ڕێکخراوی بڵێن ئیتیحادی سەیادیلەی دۆلی هەردوو جارێکە ڕەفزکراینەتەوە بیانووی ئەوەی کەوای ئێمە دەوڵەت نین وەتوانین بەڕێی بەغداوە بەڕێی نەقابەی سەیادیلەی بەغداوە ئێمە مشارەکەی بەشداری هەرچە فعالیاتێکی دۆلی هەیە بیکەین بەڵکو توانین وەکو مشارێک یعنی ئەوە بەس جۆگەر بچین دانیشین دوو جار مشارەکەمان کرد لە مؤتەمەراتی دۆلی ئەوەی کە هەبوو نەبوو وتاری خوێندەوە ئەوەی ڕابتە بوو ئەوەی نەقابە بوو ئەوەی ئیتر جەمعی طبی بوو هەمویان ئێمە تەنها کەس بووین کەوتیان ئێوە ئەگەر بتانێ بە ڕێگەی نەقابی بەغدا توانن بیخوێنەوە لەبەر ئێمە تامەزۆین بۆ ئەم سەربەخۆیە بەڕاستی سەربەخۆی جگە لەمە یعنی ئەمە وەکو وڵاتێکی کورد و مەسلەی نەتەوایەتی و نیشتیمان پەروەری شتێکە بەڕاستی هەموو ئەبێ بەرەو پیریە بچین دەست خۆش بێت دکتۆرجان کاک بەهادی ئەگەر لە بەڕێزت پرسم کارمەندانی تەندروستی بەشێکی باشی بواری کەرتی تەندروستی لە کوردستانە و لە هەموو دام و دەستگا تەندروستیەکان پێگەێنن ئێوە لە کاتێکا کە ئەگەر هات و کوردستان بێ بە دەوڵەتێکی سەربەخۆ یان ئەگەر پرسیارەکە بەنەوە ئەیشتر بکەم لەم حاڵەتی ئێستادا کە ئێمە لە ناو هەرێمی کوردستانی سەر بە بەغداین گرنگترین ئەو کێشە و گرفتانە چییە کە کارمەندان هەیەە بە تایبەتی لە کاتی مامەڵەکردن لەگەڵ ڕوودا و لە کاتی بەرەو پێشبردننی ئاستی زانستی ئەوانە زۆر سپاس کێشەکان تقریبان بەنسبەت کارمەندی حەسە دەبن لە دوو بابەتێک مەسەرەی تعلیم مستەمر فێرکردنی بەردەوام ئیدەمیش مەسەرە ئیفادات و ئەشتیوا کە زۆر پێویستە کارمەندی تەندروستی وەکو دەوڵەتانی تر ساڵی جارێ دوجار ئەبدێت بکرێتەوە خوری بینی ئێمە لێران تقریبان کارمەندی تەندروستی لەو ناحەی بێبەشە سەوە بەشی سەرەشی دەگەڕێتەوە لەوە بەغدا ئیفادات زۆر ئیفاداتی مرکزی لە بەغدا کتابمان بۆ دێ دوو ڕۆژ بەسەر ماوەی ئیفادەکە ڕەت بووە نەک پێشی ماوێ یان ڕۆژێکی ما هیچ ناکرێت یان ڕاستەوە خۆ حوسەی کوردستانی لە بەغدا نەفەیدا دێنێ بەسڕێدا دێن حافزەکانی دیکە پارێزگاکانی دیکە دادەنێ بەشداریکردنی کارمەند لەم خولانە ینی چی لە پێشکەشکاری خزمەتگوزاریەکە دەگۆڕێ حتمما زانستی نوێ فێر دەبی ئاگاداری پێشکەوتنە وڵاتانە دەبی ینی دەورات هەیە دەستا یابان کۆریا ئەو وڵاتانەیە پێشکەوتوو پێویستە بەڕاستی کارمەندی مێش ئەگەر ئەو وەزعی هەرێم نەبایە دەوڵەتی خۆمان هەبایە ئەوقۆرمان دێنە ئێرانە ئەو خولەی بجێڕی یا بەخۆ کارمەندی خۆمان ئیفاد دەکرد و ئەو زانەبینیت و زانستێکی پێبی بەنسبەتە خۆشم وەکو ئیشی خۆم کە لە بەشی دەرمانم گرفتی زۆرمان هەیە دەگەر بەغدا ینی حەزم لێ لەناهەی دکتۆر باسی کرد بە سپاسەوە دەرمان هەیە فەڕەدەن ئەمە نازانین چمان لەبۆ دێ یا چی هەیە لە بەغدا فۆژەتەن دەرمانەکە بۆ دەدێنن نەخەبەرت هەیە احتیمان نەپێویستشت پێوی بەینەوان بۆ دەرمانێکی زۆر پێویست هەوڵ دەدێت ستاڵشان پێوە دەکەی نایێ کتاب دێ وەڵا لە فلان پارێزگای ئەو دەرمانی کە ئەمە زۆر زۆر زۆری و پێویستمان پێەیە دەڵێ فائزان حاجیان هەیە زیاد لە پێویستیان هەیە بەرەوەی ئەکسپایر بی ئەگەر شوێنێک پێویستی بادەوای بکە دایانەوە ئێوە ئەو مادانی کە نزیک ئەکسپارە لێرە سەرفی بکەن لامە پێویستمان پێەیە تاکیدش لێت چ دەکەنەوە نایدەن یان دەڵێن نییە بەڵام ڕاستە خۆ لە پارێزگای کتابێک دەکرێت مرکزی ئەمە گریمان نمونە هێرش سەبتی کە دەرمانشی زۆر پێویستە سارەکەش تقریبا بڕە گرانە ینی لەو ناحیە قێرانی ینی قرسە چەندی زیاد تاکیدمان لە بەغدا کردووە بە تەڵەبی احتیاجی فەوری و داواکاری عادەدی زۆری ئاوارەی لێرانەیە و کە زۆربیان تقریبا 170 ئەو نەخۆشانە عەرەبن هیچ سزابەی نەوە فوزەتی کتابێکمان هات لە کورد
ڕێژەیەشی یەکجار زۆر دە بابەتەی وا خەریبی کەسپایر و پێویستیان پێ ئەگەر جێگایەکە دەیبا بابی بە ینی زیاد لە پێویستیان بۆ شارێکی تر نردو بەس بۆ کوردستانیان نەنردو دێمە هینامان بەڕاستی نامان مەبراکەش تقریبا مەبراکەش خیالی بوو ئەوە تعاملی بەغدایە دەگەر فەرەدەن هەرێمی یان ئێستا فەرەدەن سەتا چێتە تا تقریبا 50 دەرماندۆمە احتیاجی کوردستانی ئەوەی دیکەش ئەمە ناتوانین فەرەدەن هەموو احتیاجەکان دابیکە زۆر سەتا بیستی چکە وەکو دکتۆر باش کرد هەندێک سەری کات هەرێرە نییە هەتا عاملشمان دەگە ناکە بشمان داواشبینی دەکەی ئەگەر هاتوو سەربەخۆی یەک ڕووبدا زیاتر ئەو حتمما بەنسبەت کارمەندی بەنسبەت دەرمانی بەنسبەت پێشکەوتین هەنی وەکو دەوڵەتە وەکو دەوڵەتانە ینی کوردستان چی کەمە لە لوبنان بڕۆ ناحیە تەندروستی لوبنان جلسە ئاسەشی لە ئوردن دەست خۆش بە کاک بەهادین دکتۆر ڕێبین ئەگەر لە بەڕێزت پرسم وەکو پزیشکی ددان هۆش هەمان کێشەی دەرمانسازان و کارمەندان بە تایبەتی کە ئیشی ئێوەش دەوەستێتە سەر بەکارێنانی چەند مادەیەک لە کاتی چاکردنەوە ئەگەر لەسەر ئەوە پرسیارە لێڵە واللهی من حەز دەکەم تۆزێک بە شێوەیەکی گشتی باسکەم ئەگەر ئاوڕێک بدەینەوە لەو کێشە و ئاریشانەی سێکتەری تەندروستی کە لە ماوەی ڕابردوو هەرێمی کوردستان پێدا تێپەڕی هۆکاری سەرەکیەکەی سەرڕایبوونی کێشەی با بڵین کەم و کوڕی لە بەڕێوەبردن بەڵام بە شێوەی سەرەکی هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ کۆتوبەندبوونی دامەزراوەکانی تەندروستی هەرێمی کوردستان بە هەندێک یاسا و ڕێسای کۆنی تەندروستی عێراقیەوە کە کڕۆکی ئەو یاسا و ڕێسایانە دەگەڕێتەوە بۆ کۆتایی ساڵی شەستەکان و هەفتایەکان هەرچەندە چەند جارێک ئەو یاسایانە هەموار کراونەتەوە بەڵام لە کاتێکدا کڕۆکی ئەو یاسایانە داڕێژراون کەوا ڕەنگە ژمارەی هەموو دانیشتوانی عێراق 5 میلیۆن بۆ 6 میلیۆن دانیشتوو بێت هاوڵاتی بێت کەچی ڕەنگە شار ئەو کاتە لە 150 هزار کەس تێپەڕ نەکات ئەم یاسا کۆنانە بەڕاستی خواستی هاوڵاتیان پڕ ناکاتەوە لە سوودوەرگرتن لە خزمەتگوزاریەکانی تەندروستی میری ئەم یاسایانە چی کردو وای کردو ئەم یاسایانە کلێن و کەم و کوڕی زۆری تێدایە کورتەکەی ئەوەیە بەڕاستی حکوومەت هاوشێوەی هەندێک وڵات لە ناوچەکە بۆ نمونە وڵاتانی کەنداو حەزەکە هەموو ئەرکی خزمەتگوزاریە تەندروستیەکان لەسەر حکومەت بێ و بەڕاستی ئەمە لە توانای حکومەتیش نییە بۆیە دەبێت بە بەدیلێک بگەڕین کە دانانی سیستەمێکی نوێیە ئێمەش کۆتوبەندبوونمان لە دامەزراوەکان و لە با بڵێن موسساتی حکوومەتی هەرێمی کوردستان کۆتوبەندبوونمان بەو یاسایانەی تەندروستی عێراقی وامان لێ دەکات کەوا نەتوانین کاری جددی بکەین بۆ دانانی سیستمێکی ڕێک و پێک لە بواری ئەو یاسایانە هەموار بکەنەوە ئێوە جارێ هەر ئەبێت بەڵێ هەر دەبێت لەسەر یاسایانە ئەبێ لە بەغداش لەبەر کێشەی سیاسی لەوانێ مەسەلەی تەندروستی ئێشتا نەبوو بێ بە ئەجا خۆی بەچەند قۆناغێک کاکە دکتۆر تێپەڕی ینی ئەتوانین تەسنیفی کەین بۆ قۆناغی پێش شەڕی داعش و ئەوانە ڕەنگە دابینکردنی پێداویستی پزیشکیەکان بە گشتی و دەرمانیش 140 بۆ 50 خواستی هەرێمی کوردستانی دابین کردبێت ئەوەی تر لە ڕێی ڕاستیەکەی لە ڕێی دامەزراوەکانی حکوومەتی هەرێم و لە ڕێی کەسانی خێرخواز و ڕێکخراوەکانی تایبەت بە واری تەندروستی جیهانی و لۆکەڵی دابین دەکرا بەڵام لە ساڵی 2016ەوە بەڕاستی لەو کاتەوە کە لایەنی سیاسی تێکەڵ کرا لەلایەن حکوومەتی عێراقیەوە کە سیاست تێکەڵ کرا بە دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی و ئەو بڕە دەرمانەی ئەو بەشە دەرمانەی کە هەرێمی کوردستان بە پێی ئیستیحقاقی خۆی کە لە بودجە سیادیەکانەوە دەجێڕدرێتەوە لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک ئەو ڕێژەیە بۆ هەرێمی کوردستان دابین نەکراوە بە دڵنیاییەوە بەردەوامبوون لەسەر ئەو شێوازەی ئێستا کە زۆر ترسناکە لەبەرەوەی بەڕاستی لایەنی سیاسی دەڵێمەوە تێکەڵ کراوە حتا
زۆر جار ئێمە جێمان لێبوو لە پەرلەمانی عێراقەوە و لەسەر ئاستی زۆر لە سیاسیەکانی حکوومەتی عێراقیش بە ئاشکرا داوای بڕینی بەشە دەرمانی هەرێمی کوردستانیان نەکرد. زۆر باشە ئەن کەواتە پێشببینی دەکەی ئەگەر هات و کورد لەو کێشە سیاسیانەی بەغدا بێتە دەرەوە خۆی بتوانێت چاوپێخشانەوەیەک بەو یاسا و سیستەمە تەندروست بەلایەنی کەمەوە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم دەستکراوە دەبن لە دانانی یاسا و ڕێسای دروست بە پێی توانە، بەڵام خاڵێکێ لێرە زۆر گرنگە بەڕاستی دەبێ سیاسەتی بەڕێوەبردننی حکوومەتی هەرێم لە بەرامبەر سێکتەری تەندروستی بگۆڕدرێ بەڕاستی وەکو پێشنیارێکی بۆ پاش دەوڵەت بوون. ئەگەر ڕێمە لای دکتۆر ئەمیر کاکتۆر ینی هەموو وڵاتێکی سربەخۆ یان زۆربەی وڵاتانی سربەخۆ کۆمپانیایەکی تایبەتی دەرمانی نەتەوەی یان بڵین ناشناڵ کە لەوانەیە ئێستا لە سیستەمی جیهانگەرایی تۆزێ ئەو گۆڕانکاری پێدات بێ زیاتر بەرەو تایبەت چوون و ئەوانە بکرێت. بەڵام وەکو ئەوەی کە باس دەکرێت بەشێکی زۆر دەرمان لە کۆمپانیایەکی حکومی عێراقی کە دروست دەکرێت دەمەوێت ئەوەت لێ بپرسم ئەو ڕێژە دەرمانی کە لەو کۆمپانیایەوە دێت لە بۆ کوردستان هەم لە ڕووی کوالیتی هەم لە ڕووی چەندایەتی و لەوانێک کاک بەهادینیش لۆ توانێت هاوکارمان بێت چ تەسیرێکی هەبوو لە هاوکاریکردنی ئێرە لە کوردستان؟ خۆی مەسلەی هێنانی دەرمان بۆ هەرێم یاوە تا یەکسەر بۆمان دێ خۆمانی هێنین ئەوە لە کوالیتی کۆنتترۆڵی هەرێم فەحسەکرێ ویا ئەوە تا لە بەغداوە ئەوەی کە بۆ خەستەخانەکان لە بەغداوێت جا ئەوەی کە لە بەغداوە دێ لێ لە کوالیتی کۆنتترۆل فەحس بکرێت طبعا و یەکسەرە چێتە خەستەخانەکانەوە بەکاری دێنن بەڵام ئەمە ئیسا ئەوهایە بەڵام کابی بە دەوڵەت کابی بە دەوڵەت ئەو وەختەی تر پێویستە بم لا بەو لانی ئەمەی خۆی سیرادیەکەی تەمان زۆر باشە چونکەوەی لە بەغداوە بۆمان دێوەکو کاکبادین و تیحتیما لە بازی شتی نزیک ئەکسپایرمان بۆ منێنن هەندێک شت کەوا لە شوێنێکی خراپادانراوە زۆر گەرم و ئەکسپایرەکەشی دوورە قەیناکە بەڵام خەزنەکەی خراپبووە بۆمان بنێرن ئەنی ئاگامان لێ نییە لەو شارە بینەما ئەگەر ئێمە خۆمان دەوڵەتی خۆمانمانە بێت تر ئەومان پێویست نییە خۆمان کۆمپانیایەکی هین ئستیرادی دەرمان دامەزرێنین و هەموو دەرمانەکە بە بڵین بە کەرتی تایبەت و حکومی بێکەوە بە ئاوکاری یەکتری ئەو شتە بێنن و وەکو دەوڵەتانی تریانی بتوانین کەوای تر سەیترێکی تاو لەسەر دەرمان بکەین ئێمە چەند لێرە کوالیتی کۆنتترۆڵی هەولێر شت فەحسێکا لەو لاوە لە کەرکووکە و شتمان بۆ یەکامی بەحساب لە بەغداوە فەحس کراوە ئیتریانی خۆیان وژدانی خۆیان بەڕاستی ئەوەش ینی هەر کێشەی تێ بۆ بێگومان خەڵکێکیش کە ئێستا لە شارەکانی ناوەڕاست و باشوورۆ بە هەمان شێوە بارگرانی بوون لەسەر دامەزراوەکان پێشەوەی بگەڕێمەوە لای کاک بەهادین ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە. دووبارە سڵاوتان لێبێ. بەردەوامین و دەمانێت بزانین لە کاتی سربەخۆبوونی کوردستان ئەو گۆڕانکاریانەی لە پێداویستی و دەرمان و خزمەتگوزاریە تەندروستیەکان چی دەبن لە ئاسی هەرێمی کوردستان. کاک بەهادین دکتۆر ئەمیر باسی کرد کە بەشێک لەو دەرمانانەی کە گوایە لە کوالیتی کۆنتترۆڵی بەغداشەوە پشکنینی بۆ کراوە بە دێ داخڵی کوردستانە بێت لە ئەنجامە دەردەکەوێت کە ئەو کوالیتیە نیە کە ئیشی لەسەرکرابێ. ئەو لەو کاتەیە بە حکمیەوەی کە بەڕێزت لە بەشی دابینکردنیش کاردەکی لە شاری هەولێر لەو حاڵەتە ئێوە ینی دەرمانەکە دەدەن و نەخۆشخانەکان دوای گلەیەکە بڵین ئیشەکە لە سنتەرەوە کراوە لە مەرکەزەوە کراوە گلەیەکە ڕوبڕووی نەخۆشخانە حکومیەکان دەبێت. ئەو لەو کاتە چیەکە؟ بەڕاستیمە دڵنیاشتا دەدەنە هاوڵاتی ئەو دەرمانەی دەستگا تەندروستە گشتەکان دەدێت بە نەخۆش کوالیتەکەی تەواوە هیچ گرفتی نییە چه ئەوەی ڕاستەخۆ ئێمە دەکردن یا ئەوەی لە بەغدایە دێ هەر دەرمانە شکاری هەبێت فەرەدەن لە هەر مەسەسێکی ڕاستەخۆ ڕادەگیرێ نووساویش پێ دەکرێت لە مەزدەرەکەی فەحس دەکرێت دڵنان دەبین دووبارە ئەوە بەکاردێتەوە هەتا بە کتابی ڕسمیش بڕیار نییە کە ئەو دەرمانە خەرز بکرێت پێرفێکتە لە کوالیتی ئەمە خەرزی ناکەین دەرمان هاتووە ئێکسپایش بووە بڕیاری سەرفکردی نهاتووە خەرزمان نەکردووە
مەسەلەی ئەو دەرمانەی لە دەستگا گشتێکان خەرز دەکرێت سەرف دەکرێت دەرێتە نەخۆشی هیچ شکایەتی تدانە دڵنیایی دەدەمە هاوڵاتی حتا ئەوەی لە بازارش دەکرێت دەبێت پشکنی تەواوی هەبی ڕێگە پێدانی هەبی کامل ڕێنمایەکانی تەواو بیتە ئەو زانێمە دەتوانین بیکردن و بیدەین بەرە دەستگاکان بەس نزیکێکی سوپایر بەڕێ ڕاستە ساز باچی کرد بەڕێ دەرمان دێ مانگەشیمە دوو مانجمە کەمێکی باشش دێ زیات لە احتیاجی خۆشمان ئەو شکارشمان هەیە بە پارەش حسابە لەسەر بە پاش حسابە لە پارەکەی لێگەڕ ئێستا حالیان بەغدا تقریبا نزیکە 1 ملیار دۆلاری قەرزدارە دەرمانی کوردستانی ئەو قەرزدار بەغدا بەس دەرمان پێشەوەی قەرزەکە ساف کرێ ببین بە دەوڵەت لەوانەیە قەرزەکەمان فوت دکتۆر ڕێبین ئەگەر لە ڕووی زانستیەوە پزیشکان کارمەندان پزیشکان بە هەموو بوارەکانی و پزیشکی گشتی و پزیشکی ددان و دەرمانساز دکتۆر ئەمیر باسی کرد لە ئاستی نێودەوڵەتی زۆر جار بەهۆی عێراقی بوونەوە لەوانەیە کێشەی سەردانکردنی ئەو ئیڤنتانەشیان هەبێ یان ئەو جۆرە چالاکیانە ئەگەر هاتو کوردستان دەوڵەتی سربەخۆ بێت چۆن ینی چی دەگۆڕێت لە ڕووی زانستیەوە چی دەکەن چۆن ئەو بەشدار بوونە لەو ڕووداوە نێودەوڵەتیانە ینی چی دەگۆڕێ بە تایبەتی کە ئێستا لە کوردستان دەبینین جموجۆڵێکی زانستی بەردەوام هەستی پێ دەکرێت لە سەرجەم لەلایەن سەرجەم سندیکاکانەوە زانکۆکانەوە کە ئەگەر مقارنەی بکەین بە باشوور و ناوەڕاستی عێراق بەو شێوەیە نییە بەڵێ ئەو سەقامگیریە ئەو سەقامگیری کە هەیە لە ڕووی ئەمن و ئاسایشەوە لە هەرێمی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردوو وای کردووە کە هەرێمی کوردستان سوود لە توانایەکی زۆر لە پسپۆریە دەگمەنەکان و پسپۆریە باڵاکانی پزیشکی وەربگرێت و چەندین سنتەری بۆرد عەرەبیە عێراقیە ئێستا لە شارەکانی هەرێمی کوردستاندا هەن و بۆردی کوردستانیشمان هەیە ئێمە دەتوانین بڵێن ژێرخانی زانستی پزیشکی لە هەرێمی کوردستان هیچ کێشەی نابێ لە حاڵەتی سربەخۆییدا ئەوەی گرنگە سربەخۆیی تەکانێک دەدات بۆ کاری ڕێکخراوەیی سندیکاکان ئەو کاتە سندیکاکان ئەتوانن بەشدار بن لە چاڵاکیە نێودەوڵەتیەکان و بەشدار بن لەو کۆمەڵە ڕێکخراوانەی جیهانی نێودەوڵەتی کە نوێنەرایەتی هەر توێژێک دەکا لەوانەش بۆ نمونە سندیکای پزیشکانی دەدان تەنها کێشە پێویستە ئێمە بۆ خزمەتکردنی ژێرخانی تەندروستی هەرێمی کوردستان کاری تێدا بکەین بەڕای من مەسەلەی کۆنتترۆلکردنی یان دامەزراندنی کۆمپانیایەکی نیشتیمانی هاوردەکردنی پێداویستی پزیشکی و دەرمان هاوشێوەی وڵاتان کە کۆنتترۆلی دەرمان بکە و براودان بەو کۆمپانیایە خۆماڵیانەی کە هەیە ئستا لە هەرێمی کوردستان. زۆر باشە دکتۆر ئەمیر ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێزت لە کاتی بەشداریکردن لەو کۆنفرانسە نێودەوڵەتی و زانستیانی کە لەسەر ئاستی جیهان دەکرێت بوونی ینی عێراقی بوون لەگەڵ کورد بوون چ جیاوازیەکی دروست کردو لای ئێوە لە بابوو باسکەم نهایەتی 2016 بوو مؤتەمەرێ گیرا لە بەیروت مؤتەمەرێکی نێودەوڵەتی بوو بۆ سەیادیلە نەقابەی ئێمە لەگەڵ نەقابەی لوبنان نەوعاهینێکمانێ پێڵێن عیلاقە سەداقەویش بە واستەی برادەرایەتی خۆمانەوانی کە لەوێ ئیشەکەن سەیدەلەکان ئەوانی لەوێن لەگەڵ برادەرایەتیمان شتێک لە بینی خۆمانە داوەتیان کردین چین دوایی بوو بەهین تەوزیعی لوجان تەوزیع کران هەموو نەقاباتیەوەی کرد چوو لە بەناو لە لوجانە دانرابوون ئێمە نەکا هەر مەسئولی لوجان لە لوجانی شادانەنرابووین باشە بە ئیدارەی موتەمەرمان و چ ئیدارەی موتەمەرەکە ڕاستە لە بەیروت بوو بەڵام ئیدارەکە بە عامە کرا ینی مجموعەیەک دەوڵەتان یان بربەڕێەوە باش وتمان ئەی ئێمە ئێوە وتیانەبێ بچن بە نەقیبی عێراق بڵێن ئەو ناوتان داخڵکە نەقیبی عێراقەوە تەنیشمەوە بوو زۆرم پێ ناخۆش بوو طبعاً یەکسەر وتی خەمە نەبێ ئایسا ناوت داخڵەکەم
وڵی کاکە خێرم پێمەکە نەناوم داخڵکە نایەکەین سپاسانەکەین مەمنونین واللهی لەو دەقیان نییە 1000 جار تەمەنای 25 ئەم مانگەمە کرد کە ڕۆژێ زووتر بێ چۆن تەسیری نییە چۆن تەسیری نییە کاکە دکتۆر جارم بەرە وڵا کەچی تەوێ عینەن وەکو یینێک دوای وەفدی عراقی بێ بکەوی ئەگەر توێ شتێکە بۆ بکەن ویلا هیچ بۆ ناکەن ئاوڕمان لێ نادەنەوە بەڵێ دکتۆرجان کاتم ئەوەندەنەمەوە بەس وەکو دوا پرسیار ینی ئەگەر زۆر بە کورتی ڕەوشی تەندروستی پاش بە دەوڵەت بوون باشتر دەبێ ئەو دڵنیایە دەدەی با یەک حقیقەتەیە بڵین بە شەفافیت بڵین ئەگەر بێت و دام و دەستگا حکوومیەکان ئیشکردنیان وەکو ئیستابێ نەخێر بەڵام ئەکید ئەگەر سربەخۆیی ببێ ئەبێ ئەوانیش ئیش و کارەکانیان لە مستەوای دەوڵەتێکی سربەخوا بێت ئەو کاتە کە چالاکی دەستگا تەنفیزی و تەشیعیەکان چوە ئاستی دەوڵەت و بەرەو باشتر بڕوا ئەکید باشترە بین بەڵام ئەگەر هەروە بمێنێت تۆ من پێ دەڵێن فەرقێکی ئەو تۆ ناکە هیوادارین بەرەو باشتر بچێ کاک بادین وەکو دوا پرسیار لە بەڕێزت وەکو بەشێکی زۆری کارمەندان لە بەربوونی قەیران و کەمی موچە و ئەمانە ڕای ئەوان چییە دەربارەی بە شێوژی گشتی وەکو کە بەڕێزت جێگری نەقیبی سندیکای کارمەندانی دەربارەی بە دەوڵەتبوون و دەربارەی سربەخۆی ڕەنگە چینی کارمەند تەندروستی معاناتی لە هەموو چینەکان زیاتر بیت ڕەنگە لە هەموو چینەکانی زیاتر تامەزۆی سربەخۆی بی دڵنیام لەوەی کە سربەخۆی زۆر لە وەزاکان بەرەو باشی دەگۆڕی زۆر باشە دکتۆر ڕێبین دواپەیامی تۆکو پزیشێکی ددان بەدەر لەوەی کە نەقیبی سندیکە ئەمجارە بەعکسەوە تەسەوری تۆ چییە بێت لە کۆتایی ئەگەر بە کورتی پێمان بڵێ وەڵا بێگومان پێویستە حکوومەت سیاسەتێکی دروست پیادە بکە بۆ سێکتەری تەندروستی بەگشتی لە قۆناغی داهاتوو هەر وەک سێکتەرەکانی تریش هاوشانی سێکتەرەکانی تریش لەبەرەوەی لە وڵاتانی پێشکەوتوو ئەوەی کە بە پلەیە گرنگە سێکتەری تەندروستی و ژینگە و پەروەردە و فێرکردنە بەڵێ زۆر سپاس کە ئامادەبوون خۆشەویستان دینە کۆتایی بەرنامەکەمان هیوادارین کەرتی تەندروستی گرنگێکی زیاتر و تایبەتمەندتری پێ بدرێ لە سنووری دەوڵەتی کوردستانی سەربەخۆ هەموو لایەکتان هەر تەندروست زۆر سپاس